دینەوە سەر بەزم و ڕزمی ڕیفراندۆم و بەیت و بالۆرەی کوردایەتی. جارێکی ترم جارە باس لە بەشێکی ترەکەینەوە لەوەی کە بۆچی کوردایەتیێوانانی کافر ئاوە سپڵن بەرامبەر ئیسلامیەکان و لە هەمان کاتیشە ئیسلامیەکان بەردەوام شوێنیان کەوتون لە کاتێکە کە قەدریشان نازانن. بۆچی لەم ڕیفراندۆمەشان نەیکەین بە حەدی فاصل لە نێوانی ئێمە و ئەوانە. ئەوانەی دراسی مێژووی کوردیان کردو و بزاوتە کوردەکانیان دراسە کردو ئەزانن کە هەموو بزوتنەوەی ئازادی خوازی کوردی لە سەرەتایە ڕێبەرانی دین کردویان، ڕێبەرانی ئیسلام لە شەرخانی تەریقەت و لە مفتی و لە عولەمایانی ئیسلام هەتا سەردەمانی مەلا مستەفا تا شۆڕشی ئەیلووری. طبعا پێش ئەویش فترەیەک لە ئەحسان نووری پاشا و ئەوانەشە فەرقێکی هەیە، بەڵام هەتا ئەو زمانی بۆ نمونە بەدرخانی گەورە و کوردستانێکی گەورەی کە دروست کردبوو شوراکانی هەمووی ئەهلی ئیمان و زانایانی شەرع بوو. لە سەردەمی مەلا مستەفایە لە شۆڕشی ئەیلوولە لە ساڵی 1961 مەلا مستەفا بۆ خۆی کابرایەکی یعنی کەسایەتیەکی بەهێزی نیشتیمانی بوو کە خەڵکەکە هەمووی لێی کۆبوو بوونەوە. ئەوانەی کە ئەهلی ئیسلام بوون بە شێوەیەکی گشتی بۆ مەلایە نەزانی و لە قەبی مەلایەتیەکەی و ڕفتاری خۆشی بۆ ڕێزگرتن لە دین و دینداران جێگایەکی گەورەی کردبووە لە دڵی خەڵکەکە. و هەروەها ئەوانەی کە وردە بورجوازیش بوون و لە حیزبی شیوعی جابوو بوونەوە کە عەلی عەبدوڵڵا ئیبراهیم ئەحمەد و ئەوانی تر، ئەوانش تا ڕادەیەک هەرچەنە باوەڕیان بەوە بوو ئەیانوو مەلا مستەفا دەرەبەگە، بەڵام لە هەمان کاتە نانەتوانی نفوزی ئەو کەمکەنەوە یان نانەتوانی ئاعتراف بەو نفوزە گەورەی ئەو نەکەن کە کاریگەریەکی گەورەی لەسەر بزوتنەوەی شۆڕژگەری کوردی هەیە. بەڵام بەلەمانی مەلا مستەفا یەک پارچە بوو بە عەلمانی. فەرقی بینی مەلا مستەفا و بەدرخانی گەورە بۆ نمونە ئەوە بوو کە مەلا مستەفا ئەترافەکانی هەمووی عەلمانی بوون، بێدینی بوون. شێخ مەحموودی حەفیدیش بە هەمان شێوە خۆی وەکو شێخی تەریقە و دیندار هەندێک لە دەوروبەری بێدین بوون، بەڵام بێدینەکان نەکردبوو بە مەنهەجێک کە دژایەتی دینی پێ بکەن وەکو دواییتر لە سەردەمی قاسملۆ و عەبدوڵڵا ئۆجەلان و ئیدریس بەرزانی و مەسعود و جەلال تاڵەبانی و نەوشیرا مستەفا و ئەمانەیە دەرکەوت. ئەم زەعیمانەی ناوم بردن ئەمانەی لە دوای شۆڕشی ئەیلوول کە دەرکەوتن منهجی دژایەتی کردنی دینەکەیان کرد بە منهج، یعنی ئەوە نەبوو هەڵوێستێکی شەخصی بێ و تا زەمەنیش دێ بەرەو ئێمە ممەنهجترە. بۆی ئێستا کوردایەتی ئەوانانی کافر دژایەتی ئیسلام زیاترەکەن لە باشووری کوردستانە وەک لە 20 ساڵ لەمەوە پێشوە نمونە. ئێمە لێرە ئەمانە ئەمە بپرسین بڵێن باشە بۆچی ئیسلامیەکان لەگەڵ ئەوەیە کە ئەشزانن ئەم کوردایەتی ئەوانانە لە مەدای 50 بۆ 60 ساڵی ڕابردووە محارەبەی ئیسلامەکەن بە شێوەیەکی سڕی و عەلەنی کە ئێستا هیچ شتە سڕی نەماوە، بۆچی لە هەمان کاتە ئەمانە هەر شوێنیان کەوتون و یەکەم لە وڵاتێکی مەیلیشیایین ئەگەر خۆیان ئیسلامەکان 1000 تۆژی کوڕخیان هەبێ نە پارتی نەیەکێتی ناتوانێت بەو شێوە بیان چەوسێنێت. دووهەم وڵاتێکی بێقانونە بێ دەستورە دەوڵەتێکی مەرکەزی نییە تاکو مەحکەمەی دەستوری هەبێ، هەتاکو شەکوامانەگەرە بڕاکەین دژی پارتی شکاتەکەمان لە مەحکەمە دەستوریەکە بکەین. ئێکە ئەم دوو شتەمان نییە، دەوڵەتێکی میلیشیایە مەنتقەیەکی میلیشیاییە و هەر کەس 1000 کلاشکۆفی هەبوو حکمی عەلە لەقەل 30-40 گوندەکا بۆ خۆی بەو ئەفکارەی خۆی کە هەیە و سەرانەژە سەنە لەو خەڵکەدا ماوە و ڕەش و ڕوتەی کە هەیە و تا پەکەکە لەسەر ڕووباری تێیت کە لە سنوورە مەلعونەکە ئەوڕێ لەبەری سەردەشتەوە دێ بۆ بەری دوکان لە پشتی شارباژیان و سەفرە و زەروونەوە ئەڕوا و لە خواری پشت دەرەوە لەو نێوانەیە بۆ بە سنووری هەردوولایەن پەکەکە لەوێ ئەتوانێت پارە لە خەڵک وەرەگرێ بە کەیفی خۆی و ناوچەش ناوچەی سەوزی ژێر کۆنتڕۆڵی یەکێتیە بەحسە کەوا بوو ئەگەر ئیسلامیەکانیش بە هەمان شێوە 1000 کلاشین کۆفرۆشانیان بوو بۆیە چەکدار تەواو هەڵەبجە و هەوراماناتەکەی خۆیانە گرتەوە یا دەشتی شارە زوریانە گرتەوە ئەیانتوانی ئەوانیش بۆ خۆیان ئیمارەتێکی ئیسلامی دروست بکەن لەوێ. بەڵام بۆچی ئیسلامیەکان لەگەڵ ئەوەشە کە لە مەدای ئەم 50-60 ساڵەیە بەردەوام تەئیدی ئەم ئەحزاب عەلمانیانیان کردووە کەچی ئەوەندە سپڵەوەیەوە فابوون لا بەلایەنەوە ناکەنەوە بە بەشەریشمان نازانن.